دەستپێکیش ئەچینە شاری هەولێری خۆشەویست و باس لە بڵاوبوونەوەی کتێبێکەکەین. کتێبەکە لەژێر ناونیشانی شەمۆز مشرقەیە. دیارە لەم کتێبەیە خۆ بڵم ناوەڕۆکی کتێبەکە بە شێوەیەکی گشتی گرنگیدانە بەو ژنانەی کە لە پێگەی نووسینە ساڵانێکی زۆرە خزمەت ئەکەن و هەروە توانیوێتی کە بەژێکی زۆر لەم ژنانە لەنێو ئەم کتێبەیە بوونیان هەبێت و باس لە قەڵەمیان بکات کە چۆن ساڵانێکی زۆرە خزمەت با بواری ئەدەبی و هەروە هونەرەکەن و توانراوە کە لە نێو کتێبێکی لەم شێوەیە تەواوی قەڵەمە جوانەکانی ژنان کۆ بکرێتەوە. یەکێتی نووسەرانی کورد لە قی هەولێر کۆڕێکی بۆ هەریەک لە پەری عومەر و کەریم عەبدوڵڵا ڕێخست بۆ ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی شەمۆز مشرقە لە نووسینی عەدنان جومعە و سەلوا حسێن. لا لێدوانێکدا بۆ کورسات مەگەزین پەری عومەر باسی لە ناوەڕۆکی کتێبەکەی کرد کە چەندین نووسەر و ئەدیبی ژنی لە خۆ گرتووە و باسی بەرهەم و ژیانی ئەو پۆلە ژنە کوردە دەکات کە ساڵانێکی زۆرە لە ڕێگەی نووسینەکانیانەوە خزمەتیان بە ئەدەب و هونەری کوردی کردووە. ناساندن لە بۆ ئەم کتێبە دەکرێت. وێڕای دەستخۆشیم بۆ هاوڕێی بەڕێزم قات و سەلوا حسێن لەگەڵ بەڕێز ئوستاز عەدنان جومعە کە ئەو شاعیرێکی عێراقیە با بڵێن بە هاوکاری قات و سەلوا کەویش خۆی شاعیر و نووسەرێکی کوردیە بێکەوە ئەو ئیشیان کرد کە هەڵسان بە کۆکردنەوەی نزیکەی 67 تا 8 نووسەری ژن لە کورد بەرهەم و ژیاننامەیان کردوتەوە عەرەبی. طبعا ئەمەش بە پلەبەندی ئەزمۆن و ماندبوونی ئەو ژنە نووسەرانە کامە بە کارێکی زۆر باش و ئیجابی دەبینم چونکە بڵێنەڵێ لە ئەدەبیاتی کوردی بە تایبەتیش ژن زۆر لە دواوەیە نەک لە نووسین بەڵکو لەوەی کە وەکو بەرهەمەکانی بناسێندرێت وەکو پێویست نەناسێندرایە کاری لەسەر نەکرایە. ئەم هەنگاوە زۆر باش و بەرز دەنرخێنم دەستخۆشیان لێ دەکەم و بەخۆشمان دەزانین کاتێک کە ئەدەبی کوردی وەردەگێڕدرێت بۆ سەر زمانی دووەم بۆ سەر زمانێکی دیکە ئەمە بەرەو هەنگاوێکە بەرەو بە جیهانی بوون. بۆیە ئەمە زۆر بەرز دەنرخێنم بە کارێکی زۆر باشی دەبینم و داواکاریشم لە هەموو نووسەرەکانی دیکە کە زمانی دووەم دەزانن هەوڵ بدەن کە بەرهەمی نووسەرەکانمان کۆ بکەنەوە ئەو بەرهەمانە کە باشن وەری بجێڕن لە بۆ زمانی دووەم بۆ ئەوەی ئێمەش بگەینە ئاستێک وەکو هەر ئەدەبیاتێکی دیکەی جیهانی.